بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی ڕۆژهەڵات گەرم و گەشتین سڵاوی ئێمەتان پێشکەش بێت. ساڵی 1357 تاوی لە کاتی تەزاهوراتەکانی کۆمەڵانی خەڵکی ئێران لە ناڕەزایەتی بە ڕژیمی دیکتاتۆری و پاشایەتی ئەو کات خەڵکی کوردستانی ڕۆژهەڵاتیش وێڕای خەڵکی باقی شارەکانی دیکەی ئێران لە ناڕەزایەتی بەم ڕژیمە هاتنە سەر شەقام و بە شێوازی جۆراجۆر ناڕەزایەتی خۆیان بە دژی ئەو ڕژیمە دەربڕی. لە ڕۆژی 23 ڕێبەندانی ساڵی 1357 لە کاتێکدا کە لە شاری سەقز یەکێک لە شارەکانی کوردستانی ڕۆژهەڵات بەڕای باقی شارەکانی دیکەی ئێران خۆپیشاندان بەڕێوەچوو، یەکێک لە دامەزێنران و ڕێبەرانی کۆمەڵا بە ناوی کاک حوسێنی کەریمی لە کاتێکدا کە دەیانویست شارەوانی ئەو شارە بەدەست بگرن، لە کاتێکدا کە لە ڕێزی پێشەوەی ناڕەزایەتیەکان بوو کەوتە بەرتەقەی هێزە خوێن ڕێژەکانی ساواکی ئەو کات و لە ئاکامدا دوای 3 ڕۆژ بەهۆی قوڵی برینەکەیەوە یانی ئازیزی لە پێناو ئامانجە بەرزەکانی کۆمەڵە و بزوتنەوەی شۆڕژگەڕانی خەڵکی کوردستاندا بەخت کرد. سەرنجام لەسەر بڕیاری ڕێبەرانی کۆمەڵا دوای 9 ساڵ خەباتی نەهێنی بێوچان 26 ڕێبەندان بە ڕۆژی ئاشکرابوونی خەباتی نەهێنی کۆمەڵا دەستنیشان کراو. لە ماوەی 9 ساڵ خەباتی نەهێنی کۆمەڵا کادر و ڕێبەرانی ئەم حیزبە کە بیرتیژی، جەماوەری بوون، ڕۆشنبیری و خۆشناوی و ڕاستگۆیی لە بەرجەستەترین تایبەتمەندیەکانیان بوو، بە شێوەیەک بناوانی ئەم حیزبیان شێلا بوو کە لە ماوەیەکی کووردا بە هەزاران کەس لە خەڵکی کوردستان ڕوویان لەم حیزبە کرد. کۆمەڵا لە ماوەی 50 ساڵی ڕابردوو خەباتی جەماوەری بە بەشێکی نەپساوە لە بزوتنەوەی شۆڕژگەڕانی خەڵکی کوردستان زانیوە و لەم پێناوەدا شێرگیرانە خەباتی کردووە و تێکۆشاوە. ئیساش بۆ ئاوردانەوەیەک لەسەر مێژووی کۆمەڵە و بزوتنەوە جەماوەریەکان میوانداریتی هاوڕێ ئەردەڵان فەرەجی ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە دەکەین و پرسیارەکانمان ئاراستی جنابیان دەکەین. هاوڕێ ئەردەڵان، زۆر سپاس کە میوانداریەتی ئێمەتان قبوڵ کرد. زۆر سپاس هاوڕێ هێرش و سڵاو ڕێزم هەیە بۆ هەموو بینەرانتان و ماندوو نەبین و دەستخۆشی دەکەم لە ئێوە هەر لەم فرسەتەشەوە کەڵک وەردەگرم و سەری ڕێز و نەوازش بۆ هەموو ژیان بەختکردوان و شەهیدانی کۆمەڵە و بزوتنەوەی ڕزگاری خوازانی گەلی کووردا دەنەوێنم و بە تایبەتی هاوڕێی ڕابەر کاک حوسێنی کەریمی لە خزمەتتاندا. زۆر سپاس. هاوڕێ ئەردەڵان، پرسیاری یەکەمی بەرنامەکەمان ئەوەیە کە هۆکاری گرنگی پێدانی کۆمەڵە بە خەباتی جەماوەری هەر لە سەرەتای دامەزراندنی کۆمەڵەوە چی بوو؟ بۆ چی کۆمەڵە لەلایەن کۆمەڵگای کوردستان و خەڵکەوە بە حیزبی بزوتنەوە جەماوەریەکان دەناسرێت؟ ئەمە بۆ وڵامی ئێوە دەبێت بەشێک یعنی نیمنگایەکیشمان هەبێ بە مەسەلەی تاریخ و شێوەکاری حیزبی کۆمەڵەکە لە 12 ئەگەر هەڵە نەبم 12 ئابانی ساڵی بمبورن 5 ئابانی ساڵی 1338ەوە دەستی پێکرد کە لە دۆخێکی تایبەتی ئێرانی و کوردستانی و جیهانی جا لە بوارەکانی اقتصاد و سیاست و کولتور و بە خوێندنەوەیەکی واقعبینانە لەو سەردەمەدا کۆمەڵە دامەزرا کە نەتیجە و حاصڵی خوێندنەوە و یا تێگەیشتنی کۆمەڵێک لە ڕووناکبیران و خوێندکارانی ئەو سەردەمی کوردی کوردستانی ڕۆژهەڵات بوو کە مەشی تودەیی و بەنی کارکردن لەگەڵ جەماوەر و ڕێخستنی ئەو هێزە لە بنهاتووی گۆڕان و تەغیرە کە کۆمەڵەی بەم حیزبە ناساندووە لە ماوەی ئەم 50 ساڵەی کە ئەمڕۆکە لە ڕۆژانی 50 ساڵەی خەباتی کۆمەڵە نزیک دەبینەوە کەماکان و هەمیشە مەسەلەی خەڵک و باوەڕمەندی بەهێز و توانای خەڵک لە سەرلەوحەی کار و چالەکیەکانی ئەم حیزبەدا بووە و زۆربەی هەرە زۆری پتانسیل و ئێنەرژیە کە کۆمەڵە هەیبووە بۆ ڕێخستنی خەڵک و سەرنجام دەستەبەرکردنی مافەکانی هەرە و خەڵکەیە. ئەمە حەقیقەتێکە کە بە تایبەتی لە چەند ساڵی نهێنیدا جۆرە گفتمانێک بوو کە مەشی چریکی باو بوو ینی لە نێو مبارەزینی ئەو سەردەمەی زەمانیشادا کە مەشێکی چریکی تەبلیغی بۆ دەکرا کە ڕێگەی تێوریەکەشانەوە بوو کە ماتۆڕێکی بچووک ماتۆڕێکی گەورەتر و گەورەتر و ئەوە بە حرەکەت دەردێنێت.
ئەگەرچی کۆمەڵە مخالفی مەشی چریکی بوو پێی وا نەبوو کە متالبات و داواکاریەکانی بزوتنەوەی کورد و خەڵکی کوردستان و بەتایبەتی هەموو ئەحادەکەی لە ڕێگەی مبارزەی مسلحانەوە بەدی نایە، بەڵام معتەقد بووە کە پێشەنگ لازمە بۆ ئەم کۆمەلگایەوە بۆ ئەم جەماوەرە. بۆیە هەر ینی لە یەکەم سلولەکانی ئەندێشەی کۆمەڵەدا مەسەلەی خەڵک و ڕێخستنی خەڵک و باوەڕمەندی بە هێزی تەغیر و گۆڕانی کە لە نێو خەڵکدا موجودە، سەرنجام ئەوی لە ئەولویەتی هەموو کارەکانی خۆی دادانەوە و خۆشی تەنانەت خۆشی وەقفی سەرخستنی مافەکانی ئەم جەماوەرە کردو. بۆیە جایگایەکی تایبەتی هەیە کورد ئەوە عەزیزەنا بکەم کە باوەڕمەندی بە هێزی جەماوەر بۆ تەغیر و گۆڕانکاری وای کردو کە کۆمەڵە خۆی لەگەڵ بزوتنەوە جەماوەرەکان تەداعی بکاتەوە بە حیزبی جەماوەری بزوتنەوە جەماوەرەکان بناسێتەوە بەم پێناسەی کە بزوتنەوە جەماوەرەکان بزوتنەوەی خەباتی مەدەنی، خەباتی ژنان، خەباتی کرێکاران، بزوتنەوەی خوێندکاران و حتا بەشی ڕێخستنی بزوتنەوەی چەکداری و خەباتی و بزوتنەوەی مقاومەت و بەرەنگاری هەر یەکێک لەو هەموو بەشێک لەو پەیکەرە گەورەی بزوتنەوە جەماوەرەکان پێکدێنن و کۆمەڵە لە ماوەی 50 ساڵی ڕابردوودا سەرمەشق بۆ لە هەمویاندا و بۆیە کۆمەڵە وەک حیزبی بزوتنەوە جەماوەرەکان دەناسێت کە بەردەوام لە تەعامل و لە پەیوەندی لەگەڵیان بووە و خۆی هەمسوو هەمشانی ئەوان بینیوە. زۆر سپاس. پرسیاری دووهەم ئەوەیە کە ڕۆڵ و کاریگەری کۆمەڵە لەسەر خەباتی جەماوەری لە کوردستان چی بووە؟ ڕۆڵێکی بێنەهایەت حاشا هەڵنەگێر و لە هەمان کاتیشدا ڕێنمێنی کار ڕەهنمون بەخش بۆ بەرامبەر بە بزوتنەوە جەماوەریەکان. پێشکەوتنی هەر کۆمەلگایەک کە ئێستا ڕەنگە مەجالی تەشریحی ئەوە نەبێ، بەڵام مەرهوونی کۆمەڵێک دادەیە. یەکێک لەوانە بوونی ئەو پێشەنگایەتیە کە کۆمەڵە بۆ خۆی قایل بوو، پێی وا بوو ئەم کۆمەلگایە بزوتنەوەیکی هەیە بۆ دەستەبەرکردنی مافەکانی داواکاریەکانی متالباتەکەی، بەڵام کۆمەڵە نەقشی پێشەنجی ئەم کۆمەلگای لە ئەستۆ بوو. بۆیە و ئەم کۆمەلگایش تێیدا بزوتنەوەیەکی جەماوەری هاتوۆتە ئاراوە هەرۆک لە پرسیاری ڕابردووشدا وڵامم دایتەوە. حوزەهای مختلفی بزوتنەوە جەماوەریەکان لە بزوتنەوەی ژنان، بزوتنەوەی کرێکاران، بزوتنەوەی کرێکاری، بزوتنەوەی ژینگە پارێزی کە ئەوڕۆکە هەر لە کۆنیشەوە کۆمەڵە پێی باوەڕمەند بۆ، بەڵام ئەوڕۆکە ڕەنگە لە ڕۆژەوی میدیا و لە ئاستی دنیادا زۆرتر گرنگی و تایبەتمەنی گرنگی پێدەدرێت. ئەوە بوو نەقشی کۆمەڵە لە پەیوەند لەگەڵ بزوتنەوە جەماوەرەکان نەقشێک بووە کە وێڕایەوەی کە هەمسووی کردووە لەگەڵی هاشانی و بەرشانی داوە، نەقشێکی پێشەنگکارانەشی هەبوو، نەقشێکی ڕێنمونی کار و ڕەهنمون بەخشیشی هەبووە و لە مێژووی بزوتنەوەی کورد لە کوردستانی ڕۆژهەڵاتدا کۆمەڵێک چالاکی بەتایبەتی لە حوزەی بزوتنەوە کۆمەڵایەتی و بزوتنەوە جەماوەرەکان هاتوۆتە ئاراوە کە حاشا هەڵنەگرن و ئەمە پێناسەی تاریخی کۆمەڵان ڕەنگە بەرزەسەترینیان لە ئێستادا ئەگەر هەر بە حسابێکی هەراوە بیرمان بێتەوە بزوتنەوەی جەماوەری یا ڕاگواستنی شاری مەریوان کە بە کۆچی مێژووی شاری مەریوان دەکرێت وەک سمبولی خەباتی مەدەنی ڕاهبەرەکەی کاک فواد مستەفا سوڵتانی بووە کە یەکێک لە دامەزرێنەرانی بووە و هەر بەم کولتورە و هەر بەم مێتۆدە کاری حیزبیشیان کردووە و زۆر حوزەهای دیکەش کە هەیە و بواری دیکە کە کۆمەڵە تێیدا سەرمەشق بووە، کۆمەڵە زیرپەنجەی ئەسلی بووە. من کاکەش پێم خۆشە لێرەکانەدا نوکتەیەکی شارە بکەم لە پەیوەند لەگەڵ ئەو خەسڵەت و خەسیسانەی بزوتنەوەی کورد بەگشتی کە لە چۆ هاتون. ئەگەر ئەمڕۆ کە بزوتنەوەی کورد بە بزوتنەوەیکی سێکولار دەناسرێت بە دڵنیاییەوە کۆمەڵام تایبەتمەندی پێبەخشیوە. ئەگەر بزوتنەوەیکی پێشکەوتن خوازە ناڵێم هەر هەمووی، بەڵام بە دڵنیاییەوە لە 1970 ئەگەر خەسڵەتی ئەوڕۆی جنبشی کوردستان بە جنبشێکی پێشکەوتن خواز پێناسە دەکرێت لە کۆمەڵی بەرزگرتووە یان لە کۆمەڵی وەرگرتووە زۆر تایبەتمەندی بەرجەسەی تر کە ئەمە کۆمەڵە بە جنبشی کوردستانی بەخشیوە لە پەیوەند لەگەڵ خەباتی مەدەنی و بزوتنەوە جەماوەرەکانیش کۆمەڵە نەقشی یەکەم و پلەی یەکەمی هەیە و پشکی شێری بەرکەوتووە لە پرسی ڕێبەرێکردنی بزوتنەوە جەماوەرەکان. زۆر سپاس. پرسیاری سیان بەنامەکەمان ئەوەیە کە بارودۆخی بزوتنەوە جەماوەریەکان لە ئێران بە گشتی کوردستان بە تایبەتی لە چ ئاستێک و
چ ئاستێکدایە و ڕوانینی و سیاسەتی کۆمەڵە سەبارەت بەم بارودۆخەی ئێستا چییە؟ لە بەشی بۆ وەڵامی بەشێکی پرسیارەکەی جەناب دەبێ بڵێم ئەو کۆمەلگای مرۆڤایەتی و لەوانە کۆمەڵگای کوردستان و کۆمەلگای ئێران ڕیتمێکی یەکنەواختی نیە، فەراز و فرودی هەیە. ئەگەر لە سەردەمێکدا بزوتنەوە جەماوەریەکان گەشە دەکەن بەڵام کە متەئەسرن لە گۆڕانکاریەکە لە ئاستی کۆمەلگادا تێتە کۆڕێ، دەتوانێت بەو گۆڕانکاریان کە لە ئاستی سیاسەتدا بەرەوریان دەبێتەوە فرود پەیدا بکەنیان هەڵکشێ. من جەناب و بیرەوەری باقی بینەران بۆ ڕادەشێشم کە لە دەهەی یەکەمی تەسبیتی جمهوری ئیسلامی کە تازە کۆماری ئیسلامی هاتە سەرکار، ئەگەرچی لە کوردستان خەباتی جەماوەری و خەباتە مەدەنیەکان تێیدا زۆر بەهێز و بەقوت بوون، بەڵام لە دەورەی قاحقەرا و تەسبیتی یعنی قاحقەرا لە ئێران و تەسبیتی نظامی جمهوری ئیسلامی و شەڕی ئێران و عێراق کە هەموو شتێک لە ڕێگەی ئاگر و ئاسن و لەم ڕوانگەیەوە پێناسە دەکرا، تعریف دەکرا دۆست و دوژمن و ئەوە بزوتنەوە کۆمەڵایەتیەکان و بزوتنەوە جەماوەریەکان داکشانێکیان بەخۆی بینی. بەڵام وردە وردە لە ئێران لە ئەنجامی تەلاش و ماندوونەبوونی چالاکانی مەدەنی و چالاکانی ئەو بزوتنەوە جەماوەری کۆمەڵایەتیانە بەرەبەرە نشونەمای کرد و ئەمڕۆکە ناڵێم بزوتنەوە جەماوەریەکان لە ئێراندا لە مقایسە و لە هەڵسەنگاندن لەگەڵ وڵاتانی پێشکەوتووی ئەمریکا، نۆڕوێژ و سوێد و ئاڵمان دەتوانن مقایسە کرێ، بەڵام نەهادهای بزوتنەوە کۆمەڵایەتیەکان یەکەم ماهیەت و ناوڕۆکی پێشکەوتن خوازانی خۆیان پاراستووە یا متالبەگەرانی خۆیان پاراستووە، بەڵام لەگەڵ ئەوەشدا شتابێکی زۆرتری گرتووە، بە تایبەتی مەسەلەی گەردشی ئازادانەی معلومات و زانیاری بە دوای ئەم تەکنۆلۆژیای پێشکەوتنەی کە لەباری تەکنۆلۆژی و گەیاندندا هاتوۆتە ئاراوە. بۆیە بە بڕوای من داهاتوویەکی گەشی هەیەەوە من بەراورد لە دوودەهەی ڕابردووی بزوتنەوە جەماوەریەکان لە ئێران و لە کوردستان زۆر پێشکەوتوتر و بەرجەستەتر و نەقشیان کاریگەرتر دەبینم. ئەمە لە ڕوانگەی منەوە بۆ تێبینی لەسەر بزوتنەوە جەماوەریەکان، بەڵام ڕوانگەی کۆمەڵە بەرامبەر بە بزوتنەوە جەماوەریەکان هەروەک لە پێشوو لە ڕابردووشدا ڕۆڵی پێشەنگایەتی و ڕەهبەریکردن و تەعاملێکی دروست و شان بەشانی لە هەمان کاتدا شان بەشانی حرەکەتکردنی کۆمەڵە لە ناهان و لە باوەڕیدا بووە. ئێمە بە دوای جیابوونەوەمان لە حیزبی کۆمونیستی ئێران کە جۆرێک کارکردن لە بواری بزوتنەوە جەماوەریەکان تێیدا تەحتیل کرابوو و بە ئاراستەیەکی تر دەڕۆیشت، ئێمە لە کۆنگرەی نۆدا مسۆڵبەمان هەیە وەسەر لە نوێجارێکی دیکە بۆ پەیوەندی لەگەڵ بزوتنەوە جەماوەریەکان، بزوتنەوەی ڕۆشنبیری، بزوتنەوەی ژنان، بزوتنەوەی کرێکاران، بزوتنەوەی خوێندکاران، جارێکی دیکە دەرکەی کۆمەڵە بۆ گفتوگۆ و تەعامل و کاریگەریدانان و کاریگەری وەرگرتن کرایەوە و لە ماوەی ئەم ساڵانەشدا لە ڕاستا و لە چوارچێوەی ئەو سیاسەتە بۆ گەشەپێدانی بزوتنەوە جەماوەریەکان کۆمەڵە هەنگاوی ناوە و دەتوانم بە جورئەتەوە بڵێم هیچ کام لە ئەو ڕێکخرا و یا بزوتنەوانی کە ئەمڕۆ لە کوردستان و لە ئێراندا دیارە مەبەستمان زۆرتر کوردستانە، لە کوردستان لە ئارادا بوونی نییە کە ئادرسێکی لە کۆمەڵی پێوە نەبێت. ڕەنگە بە ڕێخستن و بە نێوی چارت و سازمانیش ڕەنگە لە ژێر چارچەوەی کاری حیزبیدا نەبن، بەڵام بێگومان هەموو ئەوانە بە جۆرێک لە جۆرەکان ئادرس و سەرمەشەکان دەگەڕێتەوە کۆمەڵە شۆڕژێر کە ئەمەش حاصڵی بازبینی و بازەندیشی و تێگەیشتنێکی واقعبینیانە لەسەر دۆخی سیاسی بزوتنەوە جەماوەریەکان لە کوردستان ئێران. زۆر سپاس هاتی ناکۆتایی ئەم بەرنامە و پێمان خۆشە کە بە بۆنەی 26 ڕەبەندان ڕۆژی کۆمەڵە و 50مین ساڵیادی دامەزراندنی ئەم حیزبە سیاسیە پامی خۆتان و لە کۆمەڵانی خەڵکی کوردستان و هەروەها ڕێکخراوە پێشکەوتنخوازەکانی کوردستانی مەشڵات پێشکەش بە ئەوان بکەن. من جارشکە سپاسیەوە دەکەم لەم فرسەتە کەڵک وەردەگرم و ئەم ڕۆژە ڕۆژی 26 ڕەبەندان ڕۆژی کۆمەڵە بە ساڵیادی 50 ساڵەی خەباتی بەردەوام نیو ساتدا تێکۆشان و خەباتی کۆمەڵە لە هەموو خەڵکی کوردستان لە بنەماڵی شەهیدانی کۆمەڵە و بزوتنەوەی ڕزگاری خوازانەی گەلی کورد، لە زیندانیانی سیاسی، لە تێکۆشەرانی ناوخۆ، لە پێشمەرگە دێرینەکان، لە پێشمەرگە کەمەندامەکان،
لە پێشمەرگەکانی نەسلی نوێی خەباتکار، لە ژنانی ئازادی خواز، لە پیاوانی بەرابەری تەڵاب، لە ژینگە پارێزانی خۆشەویست و لە هەموو چین و توێژ و ئاحادی کۆمەلگای کوردستان و هەموو لە کوردۆستان و کوردپەروەرانی کوردستان پیرۆزبایی دەڵێم و لەگەڵ ئەوەشدا بڵێم کە ئێمە ئەوڕۆ 50 ساڵ بەسەر ئەو ڕۆژەدا تێپەڕ دەبێت، نیو سەدا لەو ڕۆژەی کە کۆمەڵەدا دەمەزرێ، بەڵام ئەم حیزبە و ئەم جەریانە ئەگەرچی لە هەستەیەکی بچووکی نێو ڕۆژناگویران و نخبە و خوێندکارانی ئەو سەردەم بوو، بەڵام ئەوڕۆ حیزبێکی جەماوەری بە پانتایی هەموو کوردستان لە باکووریترین شوێنی کوردستانی ڕۆژهەڵاتەوە تا جنوبیترین کە ئەمە حاصلی تێگەیشتنێکی دروست و بەرپرسانەی کۆمەڵە بۆ بەرامبەر بە بزوتنەوەی گەلی کورد بە هەموو بە مافەکانی و ئەوەش بە نەسلی پێشووی کۆمەڵە و هەموو تێکۆشەرانەی کە بۆ ساتێک بۆ ڕۆژێک لە کۆمەڵەدا بوون یا گیانیان بەخت کردووە یا بەشێک ینی تەمەنیان میخوان بەخشیوە دڵنیایان دەکەینەوە کە ئێمە مانان کە ئێوە ئێستا لێرەکانە هاتوون هەمومان درێژەدەری ڕێگای ئەوانەین و ئەمە ڕەمزی سەرکەوتنی ئەوانە بۆ زیندوی بوونی بزوتنەوەی ڕزگاری خوازانەی گەلی کورد و ئێمە تا گەیشتن بە ئەو مطالبات و داواکارانەی جومبەشی کوردستان لە تێکۆشان و لە هەوڵ ماندوو نابین و بەردەوامین تا ئەوەی کە ئەم مەشغەڵەش دەدەینە دەست نەسلی داهاتوو. زۆر سپاس ماندوو بەبێ زۆر سپاس بێ باش. بینیان و بیسەرانی تەلەڤیزیۆن ڕۆژهەڵات زۆر سپاس بۆ ئێوە کە تا ئێستا بینەرمان بوون تا دیدارێکی دیکە ماڵاوە.